تەموت واڵیەکەی گیان دانشۆ وەتەنیە خەمانی بندۆڵ گوندێکی خەنجیلانەی دوورە دەستی هەورامانە لە باکوورەوە بە دوا گوندی هەورامان دێتە هەژمار. ڕێژەی دانیشتوانی 396 کەسە. ڕێگەی سەرەکی چوونە ناو ئەم گوندە باراماوە بە دووری جوگرافیەکەی وای کردووە لە کاتی شەڕ و مەترسیەکاندا پەناگەیەک بێت بۆ هەورامیەکان. لە سەرچاوە مێژوویەکاندا زۆر باسی ئەم گوندە نەکراوە، بەڵکو لە چوارچێوەی مێژووی هەوراماندا باس کراوە. ئاژەڵداری و باخداری پیشەی سەرەکی دانیشتوانەکەیەتی. دەگا و بنۆڵی تامێ موقعیت جغرافیایش کەرمێ چند بەشێوەش بەحسی ارتباطین کە لە حەزی ارتباطی و موقعیتەوە خاسش نییە و کەوتێنە کونجێوە کە فقط دەگا و بارەمەوای ڕوو بە ئادەم بلۆوە بە جەبەخی و دەگایەکە هەورامانی کە لە حەزی موقعیەتی جغرافیاییوە دوورەنە، یعنی بنوع موقعیت ارتباطی کارش کردن کە بنۆڵ دوور کەوتەوە جەبەخی و دەگایەکە. ئێمە گەرەکماوە بلمی پێ بنۆڵی 100% یەک مەسیرشن کە هیچ مەسی و بارەمەوەین. لە حەزی موقعیەتی جغرافیایی بە عنوان و مختصاتی وەکەگە ئێمە تەماشش کردمێ دەگا و بنۆڵی کەوتێنە تقریبا مناطق و شماڵی هەورامانی و جز و ئاخرین دەگاهایەوەنە کە ئێمە هەنەما سەر و ئاوی و دەگاهایە هەورامی زوانێمان نییە. مناطقی جنوبیش کەرۆ دەگاهایە پێسە سلێنێ، دەگای پێسە بڵبەری، مناطق و جنوبە غەربیش دەمەلەوە دەرەوکیانە، مناطق و غەربیش دەگا و بارەمەوایە، مناطقی شماڵیش کە هەر پاسەواتم دەگا و قەڵاجێنە کە هەورامیە نییەنێ، منتەقە و شەرقی چش دەگا و دوڕۆنە و دەگا و تفڵیە کە تفڵی هەورامیە نیەنە. بەڵام اینە جە لە حازی موقعیەتی مختصات جغرافیاییشە، بەڵام جە لە حازی ارتباطی وەرکە باسەکە بەحسم کرد موقعیتە تایبەتش نییە کە تامی باستەر کەرمێ. جە لە حازی جغرافیایی جغرافیای تەبیعی و کە ئەگەر بەحس کەرمێ دەگا و بنۆڵی یۆچا دەگایانە کە پوتانسیێلێ فرە گەورەشن دروستە شاید ئێمە واسمی مناطقش نییەنە پێسە دەشتێ واسمێ مناطقەوە بۆ کە تاومی کار و زەرعاتیش چەنە کەرمێ. دەگا و بنۆڵی دەگایەوەنە کە مختصەنە بە دامداری و باغداری، یعنی ئێمە تامێ جە لە حازی تەبیعیوە فرەتەر سەر و باغداری و دامداریشەوە تکیە کەرمێ. باغداریش کە فرەتەر تامێ بەحسی و باخایە کەرمێ، باخەمێویش فرەتەر هەنێ نمانێ باخایەوە کە بە تەبیعی ئایشا خەریکێن دەرامەدشتنەکێرا دارەوەنا کە جەوێژەن و جە قەزخوانەش خەریکێ دەرامەت زاینێ، دارمازون و داربەڕوو کە ئایشە هەر استفادەش چەنەکەرا ئەم پێی بانوان و تەغزیە و حیواناتی و هەم بانوان و ورەشی پێی بازاڕی چیوا فرەتەر استفادەکەرا. ئەمە تامی واشمێ بنۆڵ کەلیمەوەنە کە مشتەقەن جە دوێ کەلیماتەری یۆچی کەلیما بن و کەلیمە بعدیش دۆڵە. مامەسا هەجار جە فەرەنگ و هەمبانە بۆرینە نویستەنش کە بن بە معنا و وارین، بە معنا و ژێرووی، بە معنا و وارتەین یاگێ دۆڵێەوە و دۆڵیش کە هەمان معنا و دەڕێن کە هەورامی وێمە واسمێ دۆڵ. پس بنۆڵ پاتەوەجێ بە موقعیەتە جغرافیایی کە هەر نشینات لێ دۆڵێەوەنە کە ئەوەڵ و دۆڵەکەیەوە قەرارش گرتن و ئینە بیان بە باعث وانەی جاینامێش چا دۆڵێەوە بێ کە ئینا ئەوەڵ و دۆڵێەوە ئینا ژێر و دۆڵێەوەنە کە ئی دۆڵێ بیانە بە باعث وانەی مختصات و وەجە تەسمیە و بنۆڵی ئەچاگەوە نەشئەتگێرۆ پێ ئێمە تامێ ئێمە بنۆڵی بنێمێ داەنجە دەگا قەدیمیەکە هەورامایە چون بەحسی فرە و دەگایە هەورامانی یاگەهایەوەنە بەناندریێنێ کە بەحسی دفاعیشە فرەتەر مەترەح بیان و دەگا و بنۆڵی چون منتقەوە واقعاً فرە منتقە نسبەت بە بەقیە دەگایەکە هەورامانی فرە ئینا حاشیەتەرۆ و موقعیتەوەش کامڵەن پۆلیتیکیشن موقعیتە سیاسیشن تاوانش چا زەمانە خەڵکو ئا منتقەی پارێزن و حفظ شاکەوە جە بڕێ جە
مشکلاتێک کە چار دەورەنە بەحسی ئەمنیەتیە بێنێ و من پاسەش پێمەلو کە دەگا بنۆڵی دەگایە قەدیمیەنە و شاید چی دماوە دەگاهای ترش چەنە بێ باوە بەڵام تامێ چوون واچمێ تامێ بە نوێ باسکردمێکە نوێ دەگای قەڵاییەنە دەگاهایەوەنە کە قەلعایە بێنە تاو واچ و چەنی جنوب و هەورامانی کە دەگاهایە پێسە دزاوەری نێ واقعنایش موقعیت قەلایش بیان چی لای چۆجە مناتقی شماڵی و دەواازەیە ورودی بیان پێ هەورامانی و ڕاهایش بێنی پێی سلێنی و بڵبەری ژیواری تا واچوانە چۆ چا قەڵایە بێنە کە زوو نەقشەوە پڕەنگش بیان چەنی دزاوەری چۆلاوە تامی واچمی چەنی مناتق و پاڵنگانی دەگا و خود و پاڵنگانی کە هینە بێنە ئینە بە عنوان و قەڵاهایەوە کە من حەدس مدە و موقعیت وێش تاوانش تەسبیتش کرد و بە عنوان و مناتقی شماڵی هەورامانی کە دەواازەیە ورودی بیان پێ منتەقە کوێستانی. هەرچەندە پیشەگەرەکانی هەورامان مەیلیان بۆ پیشەکانیان هەبێت هێشتا کارکردن لەم چێڵگەیەدا ئاسان نییە بۆیە لە سەرەتادا پێویستیان بەوە هەیە بۆ ماوەیەک لە بەردەستی وەستای کارامە و شارەزادا کار بکەن بۆ ئەوەی نهێنی کارەکەیان لێوە فێر بن. لە ئاوایی بندۆڵ پیشەگەرێک باسی فێربوونی پیشەکەی دەکات هاوکات باز لە داری ئەرخەوان دەکات وەکو کەرەسەی سەرەکی لە بەکارهێنانی پیشەکەیدا. حەزر زەمان و شای قەومێ ماچێگە بیانە وێمان بێ تۆڵی گێرەوە من ئەوەتی عەلاقەکەم بێ فقط چونکە جوان بێنێ ئەهمیەت نەدەنی پینۆە کارە زەمان و شای بێ ئەوەتی ئینقلاب کردیا ئالواوە کوچ کردەوە پێ هەورامانی منیش وردە دەستم کرد بە تۆڵەکە خولاسە زانێنە چەنی تۆڵەکی سەرمۆرە و چەنی بڕۆش و چەنی مارۆش و چەنی بنە و نانەشانی مۆرە هەن و وەینەی مۆرە هەن و کلورەی مۆرە خولاسە لوا بێنە مەغزم منیش لوانێ تۆڵیم پاکی کردەوە و تۆڵیم ئاردێ دەستم فەنە کرد وەینە گێرێنێەوە وەینە گێرووە و نانەشانە گێرووە و سەرشۆتیە گێرووە و خەفەکوونی گێرووە و هەرپاسە دەسەینی گێرووە ماچمێ سەبەدە ئان و عچیوا چیوا گێروشەوە ئی تۆڵینێ دەرەنە قەراخ و ڕێخوانەی ناڕێخوانە کەملو پێ دەور و هەجیجی ئەو ماچمێش دووەڵانە ئەپی ڕاوسێ سەریرە ملی کەشێوە چۆڵارێ یاخیانە سەنگلاخە سەختی چا وەزیرە تۆڵەکە چا ئەوەڵ وەهارێ یا پایزی پاکێشاکەریوە بڕی شاتر وەهاری هۆرمداوە هۆرمدا توڵی چانەشات بەرهەم چەنەمێنی توڵەکە بە دارێ بڕی و ئەگەر گەڵاشان نەڕێز نابوو پاکێشاکەری گەڵاکەیشا ڕوتنیرە و بە کۆڵ ماری شاوە یێرە ساعتێ دوێ ساعتی و نیم یێرە ساعتێ یۆ جامێەوە وێگە بە کۆڵەوە ماری شەو وێگە چێ سەر شامێرە و نانەشانە مەلتاگێریوە هەچیە مەلتاگێریوە وڵا 5 ساڵن خاسا کەوتێنێ هینرە کەوتێنێوە ڕووە و فرەتەر مەخلوق پێیشاپەنە بەرەو ئەغڵەبی چاپەی عێراقیشا بەرە چا تەرەف و من 2 ساڵن بە کوڕێم دێنم دوکانیش نامە هاباتنە بەڕۆژە چاگەوە بەراشا پێ عێراقی هەم نانەشانەوە هەم هەتا ترازیەکم گێرتێنێەوە من ترازیە چی و کێشتەی ترازیم گێرتێنێەوە بینە چەمە و زەڵمی
کوڕێ قەوما بێ چاگە ئێ بەریشە ئەتر ئێ ساڵیش مەزانە قسمەت و کێ بیێ بە لە ئێستادا بەهۆی بوونی گاز و کارەباوە تا ڕادەیەگەرچی سەرشانی ژنان ناسان بووە، بەڵام لە گوندەکاندا هێشتا هەرچی ماڵ و کشت و کاڵ و ئاژەڵداریان لەسەر شانە و ماندوو دەبن. بەشێکیشیان بۆ دابینکردنی بژێوی ژیانیان بە کڵاسچنین و تەشی ڕێسان و پیشەکانی ترەوە سەرقاڵن. کرێنمی جواڵی و ئاڵف شاپەنە کیشێنی تەختە هورش و رازێنی و تر کرێنیشە جواڵی و پەیهەربەنەیی ئاڵف شاپەنارێنی باریکی ڕێسێنمی و ڕەنگش کرێنمی ڕەنگا و ڕەنگ و کرێنمی جاجم و جاجمەکە کریە لێف کریە مەوجە و کریە لێف و تر ئەپاسە هەچکەس باریکتر ڕسەش چۆ خەوڕانکی وەشی کرێنی و هەورامان کرێنی گڵێمەوەتر هیچ شادێنی کۆت و کرێنیشە چۆ خەوڕانکی و جانمازی و ئیسە جانمازە بەنینم هەن پەی من هیچ کەی وەش نەبێن گاو گەوڕ کرێنمی حەیوان وەی کرێنمی ئاڵف دێنمی بیلا تەژوی هەڵی زەژەنێنمی کەرەوچی وەش کرێنمی سیراجی کرێنمی کەشکی گرێنمێ دوینی وەشە کرێنمی ئەتر ئەپاسە پێچ لوێنی کۆکەن کرێنی و ئاڵفان پێچێنی و خوێنی و ئارێنی و تر ئێمەش دەی هانە و گەلەیاوی ئارێنمی و ئەی بێڵواوی ئارێنمی و حەساب ئارێنمی هەرمانی کرێنمی بەخوا بێن هەمیر ماشیدان دوێنمی کەشە چۆکڵی ماردنی هزمی نانما پەتەن ئەپاسە ئیسە ژێنی بنۆڵی بە گاز و ئیسە و وەشی و بێدوو کەڵە و هێگوزەران ئیسە هیچ مەتامێ ئیسە مەتاوچینێ نان پەچمووی وەرو دەنە کناچڵێنە لێنە پارە و پەی مەراغی و کڵاشی چنا واڵی گیان مەیلشا بۆ نان پەچا مەیلشانە بۆ مسانە پیاکیانە بارە ماوا مارۆ هەڵ و هەڵیز بە برقیین ماسەکە کەرە هەڵگە برقیە خودیۆ لاش بەرا وەشکەرا و گاوە دۆشا و حەیوان دۆشا و هەچکامە بۆشە ئەچ کڵاشتنا بەخوای مە هیچکامە دەنیا کناچڵێمە مەزانمی کڵاشتنمی یاڕێوەی مامدەیمی کچە حەیوان هەن وەیش کەرمی دۆشمیش و من دۆشوش و سعیدە پختیش کەرۆ مازۆشرە و وەختنە بۆ ژەنۆش و پختەیش کەرۆ تر ئاڵێک خەریکەوە ئادوە زاڕۆڵانە و دلێیانە و هەرمانی ویانە و وێش گیان بەسەر قەسەد خوالێ گیان دەبینی و زەوی دێم بەو زەویانە دەوترێت کە سەرچاوی ئاو لێەوە نزیک نییە، ڕووبەرێکی فراوانی شوێنە بەرز و سەختەکانی داگیر کردووە. هەورامیەکان بە ڕەزەدێم قەرەبووی ئەم زەویانە دەکەنەوە و ناهێڵن بە فیڕۆ بچێت، وەکو سەرچاوەیەکی گرنگی ئابووری سوودی لێوەردەگرن. بە زۆری بەرهەمی ڕەزەدێم ترەی ڕەشە کە بۆ مێوژ و شەربەت و سرکە و شەراب بەکاردەهێنرێت.
لە ڕابردوودا وڵاغ بەکارهاتووە بۆ گواستنەوە و ساخکردنەوەی ترێ، ئاڵوگۆڕیان پێکردووە لەگەڵ گەنم و جۆ و پەتاتە و هەندێک پێداویستی تر کە لە گوندەکانی هەوراماندا نەبوون. قەڵەمێ گێرمی قەڵەمەکە بلا تەجبیە پاشە دوێ یەری نێشەنی وەچش پێی مازمەی ماچوێش قەڵام ئەوقتی بە قەڵەم بنیەیمیش دوێ ساڵە یەری ساڵە یاوە پەنە پەوسێکی ئیسێ بانامێ تەرشاردنە بلا تەجمی بەهاری نییە قەڵەمەکەی گێرا و منیاش چاڵی کەناو منیاش دلی و خاکەکەی ئاویش دارا و یواشە ڕیشەکەرە و بە ڕیشەکەەوە پایزەی بەرا منیاش ڕەوش سعات پاسەبیان خڕبام سەی قەدیمیچ نییە نەشا ئیسە چەنی مێوێ منیێمی ئەوەختی شەرپاسە نییە نەشا بلا تەجبی ماراوە بۆڵایشکەرا ئەوقتی بۆڵایشکەرا یاشە گریناش پێی دۆشاوی یا وێمە هەنێک چێتەر ئیسەی زەمانە مێنی بەراش پارە پێی عرەقوچی وەشکەرا نە قەدیمی چونە ئی زەمانێک حەیچێنە دەرماندووە شانێنمێ نە حەیچەش نەشانێنێ چاوەڵیش یانێ تا من هۆشمێ ینی چاوەڵ بنوولی عەلان بارانگورم بەردەن گڵێ ورەتینم وەختی پاسە بێت شەوی لوێن مێتر بێرەگا جایێنمێوە بەرێنمێ چاورەچێنمێ دێنمێش خەلەوارێنمێشەوە ئەچێ بارە هەنگوو کەرێنمی بلا تەجبی بە وەڵاخەیوە هەچ کەس هەسەرەش بیە بێش و هەچ کەسی بلا تەجبیەرش بیە بێ ئەوەختی شەوێتە خۆی نەجادە نەبێ پێگەرە تەقە پێگەرە فی دلێداە شەقە دێنێتەوە نارە و لوێن مێڕارە تاریک لوانە لوێن مێ کەلی سوورکەڵۆی جا نما ساعبی بێنە ئەچانگوری ماورەتێنە وێرەگامێنمەوە بنۆ خەلە ماردن سێفێ ماردێنێ چاوڵ سێفێ و گڵیای بەنامیە بێنی بارە سێفارێن مێوە وێگەتێن وهاری نیاری عانێ بڕمێش قەڵەمەکە گێرمی وەختو بڕیەیش وەختو بڕگێش قەڵەمەکە گێرمێوی ئاشێ وشکەرمێ و قەڵەمەکەی منیەمی چاڵیش پێی کەنمێ ئانە چاڵیش پێی کەنمێ ئاشە منیەمێ چاڵەکەی هامنیش دووبارە ئان و گەرماچیوی بلا تەجبی ملوێ لە قەکۆش کەرمی خوڵە کەرمێ دەوێش خوڵە کەرمێ دە و شوپینەی تر وەر زەرپەش نەڵەبووەنە شوونە هەنێ شرەتر میوەکەی ما بڕیە بە زەنگەن شو باخەکە شوم بڕمی گردی وڵا بەڵ سەفەر ئێمە ئەچێگەی کاکەم خوافشکەش بە وەشەی بدەی یانەما کردەوە پێ ئا کوڕیشەچە سەلاحی حچ کەسێ خۆینە تەشریف داردە بێ چەنین بێ چایانەی ما پێی کردەوە تی یاشێ وردەی مەخلۆق پاسە کەوتە ماعەوە ئامێ یاشێ بنیام هین جەنگەڵبانی ئاماری ماشوی شورایەکە ماواتی نە مرتێع و دەگێن نازێنێ چایانە کەرمێوە یاشێ جەنگەڵبانی ئاماتی کردە شنویس مرتێع و دەگێت تالوانت بارە ماوە کردە شنویس مرتەح یاشێ کەوت دەسوێنی بنیا مەسکەنی کەوت دەسو بنیا مەسکەنی ئەتە بنیا مەسکەی سە پوڵ مدەوێ بنیا مەسکەنی و جای زەمین ئامسانوێوە ئیسە چاوڵە پاسە بێت چنگڵی بێنی خۆ گوزانی چنگڵە چێشەوە دوێن مێژ چنگڵەکە پەڕی کەرێنمی ئەنگوری و بە کۆڵانێ نێشاوەیانە تشەوی بار کەرێنمی بەرێنمی ورەشێن مێشا وەلی زمانەی سەیسە ماشینارێ مێ بەرۆش و سنۆقی مارۆ کابرا گوێش کابرا ساعی ماشینەکە سنۆقی مارۆ و ماشوانە ئەنگوریم گەرەکەنە پێیم بارەوە دێمەی سنۆقی بەرمی باخەکەن ئەنگورەکەی کەرمێەوە و بە کۆڵمان مێشەوە یانە لا و ماشینەکەی و چا کێشێش و تر بەرەوەش خلاصي بنيا ودلر يعني يبدا خاطر إنا خيلي ولي كزل موز داري دول كوتونا يبوكي بجورا برانو برانو
مایە یەکێکە لەو کەرەسە سەرەکیانی لە کاتی نانکردندا بەکاردەهێنرێت. هەتا ئەم ڕۆژبایەخی خۆی لەدەست نەداوە. لە ناو ماڵ و لە نانەوەخانەکاندا بە قەبارەی جیاواز بەکاردەهێنرێت. دیارە ئەمەش بەرهەمی دەستی هەلاجەکانە. لە ئاوایی بندۆڵ یەکێک لە پیاوە ڕیسپیەکان لە شوێنێکی کەناردا سەرقاڵی کاری هەلاجیە و بە دروستکردنی مایە و فەرەنجی و لە بادەوە سەرقاڵە. ئەرزوکەرم من ساڵڕە بێنا لە ساڵە چەند تاتەم بێنا تاتەمی هەرمانێشە هەر کەلێنە منی سەردەم و ئای بە بێنا هەمیشە داشنە بێنا ئی وەختە کەمانە بە چۆکڵەوە شکەلێنێ من چۆوە ئێری ئا نەزانی چۆوە ئێنی نەمێن چۆکڵەکەنی ێنەشە زەمین کەمانەکەش وسێرە زەمین ئی وەختی واچێ چی پاسەکەی ڕۆڵە یان چی پاسکەی واتم نۆلەمدە باتێنێ نۆلەمدە دەستگەر و پی دەستگیل و کەمانیە بەنە ئیناشبەوە دەستگیلش ماچە کە دەستگەر و پی دەستگیلرە و ئەپاسەکی مەسەی هەرمانی فێر بوو هەروەرە فێر بوو ئی سەفەرە هەروەرە دەست و تاتێمە و دەم و تاتێمە و ئێتر نەلانالا و حەج کەسی حەج وسایە جەکەیمنەوە فقط بەڵێک و لە دەڕوی لوانی لا مستەفا هەلاجی قەڵاگا دەڕوی چا هەرمانم کە لە چالایتر خەبەر شەرکیات بووە هەنگولەکەی وراشە ئێمە مەتامی کەسی هەنگولەکەی وراش و هەنگولەکەی قازانجنە ئاوەقتی لا ئێتر من هەروەرە کارم کردن حتا مەسەڵەن بێنا کارێ تەمام کارم یادگرتن لوانە ئاوەقتی بەرگنم سانان ئی سەفەرە کردنم نمەڵ کردنم فەرەنجی کردنم مەهاوی ئی سەفەرە خەڵکی بەردەن بە هەرزان و بەگران هەتا ئارۆ قیمەت یاوان ئی مەهاوی ئی ئارۆ 20,000 مدا ئارۆ 20,000 مدا فقط بە سەرجەمی بە 15,000 گێراش ئەوە دەفەکە تاتە و من جەهەورامان نەبیەن یانە حەمەڵسانینە یاگەی حەمەڵسانینە بیەن ئەساگەنە هەلاجیش کردن پێی ئالیشا وەچی دیە زاڵڵێتەر ئامێنی دەگانە فێری بینی لا منۆ دوێمانی چا بێنە دوێمانی ماسو من چا هەلاجیم کردن ئاوەختەکەی کەیبنەی چینە تایفە و سەیدا بینی تایفە و سەحسێنی و ئاس سەیاسینی و سەحسێنی و ئالیشا بینی هەرمانە شاکەرێنە بەقی مەندەی فێری بینی ئیسە دەورە ویستی نەفەراهانی کەیبنەی مەسەلێن هەلاجیکەرە ئی هەرمانێکەرە مایەکەی وهاری مزوو وەڵەڵەش بوو ئی سەفەرە زلە بوو هەربەلە یاو ئەوڵ کۆکەنی بڕاشە و شۆراشە و ئی سەفەرە کابراش مارۆش لاوتۆ ئاوەختی ماچی کەرەش نمەڵ پەیم منیش کەروش نمەڵ پەیش ئی سەفەرە 20 ساڵێ ئەپاسە ئێمە بە کەمان هەلاجی ماکەدەن ئێمە تایفە وێمە تاتە وێمە هەورامی وەختێککە ئەحمەد حەمەلەیلەی جە کەماڵانە بێ خەبەرە سیاسە بێ فڵانە کەس بوو هەرمانە منە لوانی هەرمانەشنە دوێشیم ئارێ و ماچۆ ئەپێسەکەرە ئی بەرگینیتە کۆکەرەوە و بەرەش سنەنە کەرەشۆ یا کرماشانە یا کامیاران ئاوەتی ئەتر مەمانیەی حەچە مەمانیە کەریش دەستگارە و مالیشۆ نیشیرە پێش و وەشکەری و ئەتر مەمانیەی ئی سەفەرە ئەپاسە تا یاوان بە ئارۆ بندۆڵ هەرچەندە گوندێکی بچووک و دوورەدەست و ژینگەیەکی ئارامی هەیە بەڵام دانیشتوانی ئێرەش زەحمەت کێش و ماندوون هاوشێوەی گوندەکانی تر سەرقاڵی دەستخستنی گوزەرانێکی باشترن